هاتنی کۆڕۆنا بوو بەهۆی گۆڕینی زۆر شت. یەکێک لەم بابەتانە کە کۆڕۆنا گۆڕی سیستمی خوێندن لە وڵاتەکان بوو. بەهۆی کۆڕۆنا لە کۆتایی زستانەوە لە وڵاتانەی کە کۆڕۆنا بە خێرایی تەشەنەی کرد و پەرەیستاند قوتابخانە و زانکۆکان داخران، هەر بۆیە خوێندکاران و قوتابیان خانە نشین بوون. لە ئێرانیش کە لە ڕیزی ئەم وڵاتانەدا بوو کە زۆر زوو کۆڕۆنا هەموو وڵاتی داگرت، وەزارەتی خوێندنی باڵای ئەم وڵاتە فەرمانی داخستنی قوتابخانە و زانکۆکانی دا و بە ماوەی کەمتر لە مانگێک لە ئێران بۆ قوتابیان ئەپلیکیشنێکیان ساز کرد کە لە ڕێگەی ئەم ئەپەوە دەرسەکانیان ڕۆژانە بخوێن و بۆ خوێندکارانی زانکۆش مامۆستاکان لە ڕێگەی ئەپی تەلێگرام دەرسی ڕۆژانەیان دەوتەوە و هەر لەم ڕێگەیەش خوێندکاران لەگەڵ مامۆستاکانیان پەیوەندیان دەگرت. هەرچەند هێندێ لە خوێندکاران لەگەڵ ئەم سیستمە نەبوون و نەیان دەتوانی بەباشی پەیوەندی لەگەڵ بگرن. لەم لاشەوە بەشێکی تر لە خوێندکاران زۆریان پێباش بوو بە هەنگاوێکی ئەرێنیان دەزانی. وڵا ئێستا لە ڕێگای ئینتەرنێت و ئەو جۆرە شتانەوە کلاسەکان بەڕێوە دەبردرێن، وەلی بەداخەوە بە بڕوای من کە کلاسەکان لەسەر کلاسی دەرزبایەتین زۆر باشتر دەبوو، زۆر گرنگی زیاتر پێدەدرا بە دەرسەکە، وەلی ئەلان متاسفانە هەموو خوێندکارەکان بەلای دەرز نەخوێندنەوە دەستنە پێشی. والا مجازی بود، ولی من اونجایی که زیاد به سیستم مجازی نمیتونستم تسلط داشته باشم. لە ڕاستیدا ئەم چەند مانگە بەهۆی کۆڕۆناوە خوێندنمان لە ڕێگەی ئینتەرنێتە، بەڵام من نەمتوانی پەیوەندی لەگەڵ بگرم. من پێم وایە بارودۆخ ئاسایی دەبێتەوە و دەگەڕێنەوە بۆ ناو زانکۆ و قوتابخانەکان. هەر چۆنێک بێ ئەم نەخۆشیە و وایرۆسە وەک هەموو وایرۆسەکان ئاسایی دەبێتەوە. زۆر کەس وەک من ئەم ترمە وازیان لە خوێندن هێناوە، بەڵام زۆر کەسیش هەر بەم جۆرە ئەم ترمەیان تەواو کرد. سیستمی خوێندن لە ڕێگەی دوور و لە ڕێگەی ئینتەرنێت زۆر بابەتێکی نوێ نییە. لە ئێرانیش ساڵانێکە کە خوێندکاران بەشێک لە کاری دەرسیان لە ڕێگەی پەیوەندی ئینتەرنێتی بەڕێدەکەن. بەڵام نەبوونی خێرایی ئینتەرنێت لە ئێران کێشەی زۆری بۆ هەموو خەڵکی ئێران ساز کردووە، بە تایبەت بۆ ئەو کەسانەی فەرمانبەرن و کاری حکومی یا بانکی دەکەن، بەهۆی ئەوەی کە لە ئێستادا هەموو کارەکانیان لە ڕێگەی ئینتەرنێتەوە دەکرێت. خاوی ئینتەرنێت کێشەی زۆریان بۆ ساز دەکات. بەڵام لەم بارودۆخەدا کە کڕۆنا پەکی هەموو کار و پیشەیەکی خستۆ و داهاتووی نادیارە، ناکرێت قوتابیان لە خوێندنیاندا ببڕێن. هەر بۆیە سیستمی خوێندن لە ڕێگەی ئۆنلاین و ئینتەرنێت باشترین ڕێگەیە بۆ بەردەوامی خوێندنی قوتابیان و خوێندکاران. من ئەرشەد هەستم، ئاهەڵێ پیش از من ماستەر دەخوێنم وە کۆتا ساڵی خوێندنمە. هەرچەند من خەریکی ئامادەکردنی بڕوانامەکەمم و زۆر ئاگام لە خوێندن لە ڕێگەی ئینتەرنێت نەبوو، بەڵام منیش دەبێت بۆ پێشکەشکردنی بڕوانامەکەم هەر لە ڕێگەی دوور و ئینتەرنێتەوە بەشدار بم. بەڵام من بە هەموو کەم و کوڕیەکانی گەشتبینم بەم سیستمە، چون پێم وایە هەنگاوێک بەرەو جیهانی بوون و مۆدرنیتەیە. من ئێستا لەبەردەم زانکۆی تارانم، ماوەی 4 مانگە دەرگای ئەم زانکۆیە و زانکۆکانی دیکەی ئێران و قوتابخانەکان بەڕووی قوتابی خوێندکارەکان داخراوە. قوتابی خوێندکارەکان لە ڕێی ئۆنلاینەوە لەگەڵ مامۆستاکانیان پەیوەندی دەگرن و دەرسی ڕۆژانەیان وەردەگرن، بەڵام ئەم ڕێکارە بۆ هێندێک قوتابی خوێندکار باشە و بۆ هێندێک خراپ. هێندێک قوتابی خوێندکار دەڵێن کە ئەم ڕێکارە ڕێکارێکی باش نییە، چونکە ئینتەرنێتی ئێران خاوە و پچڕانی زۆرە، هەر بۆیە ناتوانن دەرسەکانیان ئەو جۆرەی کە پێویستە وەربگرن. هێندێکیش پێیان باشە، دەڵێن کە سیستمێکی جیهانی و سیستمێکی مۆدێرنە و باشە کە ئێران بەرەو ئەم سیستمە وچێ و ئەو سیستمە بەکار بێنێت. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.